ناکەمەوە ئەڵێ هەتا شانم نەتەقێنم یان پشتم بۆ نەتەقێنن هەست بە ئیسراحەت ناکەم هەستەکەم هەموو جارێ ئەبێ بە خوتیانە ئەم کەسانە زۆر دووبارێکەکەنەوە مەترسی چییە؟ خۆی تەقاندن چییە؟ هەوایەکە لە بینی دووشتا دەردەچێت لە بینی فەقەرەکانە دەردەچێتە دەرەوە هەندێک جار هەیە ئەو تەقاندنە زەخت دەخاتە سەر کۆتایی دەمارە هەستیەکان طبعا ئینسان کە ئێستا من کە تۆ دەرزێک لە خۆ دەدەی بەس بیدایەتەکەی ئازاری هەیە بۆ چونکە بەر نووشی دەمارە هەستیەکانی مرۆڤ دەکەوێت کە لە ژێر پێزدایە کە چۆ خوارەوە ئەو ئازارە نامێنێ ئیلا گەرمادەکەی تێ بکەینەوە مەسم لە نووشی دەرزەکەی ئەم تەقان نەژوایە سەری دەمارەکان بەنز دەکات بۆیە بۆ ماوەیەک ئازاری کەم دەبێتەوە بەڵام دەبێتەوە کارێک بۆچی بۆ خشانی ماسوولکەکانی مل یعنی هەموو کشانێک هەموو درێژبوونێک یان کوردبوونەوەیەک ناڕەحەتی بۆ فەقەرەکان دروست دەکات ئەم فەقەرەیە کراوە من ئاوا هاتوچۆ هەڵسوکۆتی پێ بکەم کاتێک ماسوولکەکان درێژ دەبن ملم شۆڕ دەبێتەوە کاتێکیش گریش دەبێن ملم دەچێتەوە یەک هەردوو ئەم حاڵەتانە هۆکارێکن من خەڵکێکی زۆرم بینیوە من 49 ساڵە لە بواری چارەسەری سروشتی کار خەڵکێکی زۆرم بینیوە کە تووشی شەلەری هەر چوارپەلی بووە لە ئەنجامی تەقاندنی مل یان لە ئەنجامی بەرکەوتەیەکە بەرفەخەرەکانی مل دەکەوێت بۆیە تەقاندن کارێکی هەڵەیە بۆ فربوونێکی کاتێ وەرە جوڵەیەکی ئەتیادی پێ بکە ینی بە نەرمی